دووەم کە دەڵێن ئامادەسازی تاقیکردنەوە کەواتە وشەی دووەم زۆر گرنگە. ئێمەی مامۆستایانی بەڕێز ئەو ئەزیزانەمان کە گوێ لە دەنگمان دەگرن ئەو ژمارە زۆری کە هەمانە 160,000 بەس مامۆستا لە بواری پەروەردەیە خۆیان چاوپیس لێمان نەدا. اینجا بڕۆن بۆ 40-50-60,000 مامۆستاژ لە بواری زانکۆ و پەیمانگایە کەواتە نزیکی ڕوبع ملیۆنێک ئێمە بە ناو مامۆستاین پیشەمان مامۆستایە. بە منیشەوە ڕاستە دکتۆرم بەس مامۆستام. ئایا ئەم 250,000 مانای تاقیکردنەوەمان لە ژیان بە گەنج فێر کردووە؟ ئایا فێرمان کردووە هەموو شتێک هەر بۆ خۆی تاقیکردنەوەیە؟ دەوڵەمەنی تاقیکردنەوەیە، فەقیری تاقیکردنەوەیە؟ هەر بە جدی ئێوە لەگەڵمان جواب دەنەوە ئێمە گەنجمان فێر کردووە جوانی تاقیکردنەوەیە، ڕۆڵە بە جوانەکەت هەڵ نەخەڵەتی. ئێوە خۆتان دوایی قسەم بۆ بکەن ئێوە دەزانن زۆر ئافرەت هەیە باجی جوانەکەی ئەدا، ئێوە دەزانن هەیە زۆر کوڕ هەیە وەڵڵاهی جوان نەبوایە تووشی ئەو بەڵایە نابوو ئەم جوانێ قوڕی کرد بەسەریان لە هەیسەم یوسفە چێ نازام لە فڵانە چیان کچەکە لە نانسی عەجرەمە چێت قوڕی کردووە بەسەریا و تووشی چوختێتی و تووشی فڵان. کەواتە خاڵی دووەم زۆر گرنگە. ئێمە کە دەڵێن قوتابی حازرکەین دەبێت فێری تاقیکردنەوەی بکەین، دەبێت بزانین وشەی تاقیکردنەوە چییە، پێی بڵێن وەزن زیادی تاقیکردنەوەیە، پێی بڵێن گیرفانە تاقیکردنەوەیە، پێی بڵێن کچم کە تۆ پۆلی چواری ئامادەی مۆبایل ئەدرێتە بەدەستەوە تاقیکردنەوەیە، پێی بڵێ کچم کە تۆ باوکت دایکت لە بەردەرگاکەت داتەنێ و ئیتر بەجێت ئێڵێ تاقیکردنەوەیە. بەعکسیشەوە هەر بۆ خۆی لە ناو قوتابخانەیە تاقیکردنەوەیە. کەواتە ئەمە گەر ئەم مانایە شامل و کاملی کەین ئەم گەنجە کە دوای کورسی گرت دەزانێت تاقیکردنەوەیە، کە دەسەڵاتی هەبوو دەزانێت تاقیکردنەوەیە، کە مۆری هەبوو دەزانێت تاقیکردنەوەیە. چەند خۆشە جەنابەت لە ڕیوانی ئاین و پێت وتوێ ڕۆڵی گیان مۆر تاقیکردنەوەیە، مۆر لە شتێک مەدە کە ڕاز نەبوو. بۆی دوای گۆشت تێکی دوو لە ڕووی جەنابتان تۆپی و نەیهێنێ مۆرێکی لێبدا بۆ ئەوەی 50,000 پێوەرگرێ، بۆ ئەوەی دوایی بزانێت کە قوتوێکی هێنا و ئاوای لێ بکات بۆ نمونە مارکەکەی ئەتوانێ بەروارەکەی بکوژێنێتەوە بزانێ ئەمە تاقیکردنەوە. کەواتە خاڵی دووەم بەداخەوە ئێمە هێشتا کە تاقیکردنەوەی زۆرەکەین، گیانی تەلەبەمان دەرکردووە تاقیکردنەوەی زۆری پێ دەکەین بەس وشەی تاقیکردنەوەمان هێشتا فێر نەکردووە.